سڵاو، من دیەم ئەمڕۆ باسی پشیلەی شیرازیتان بۆ بکەم. پشیلەی شیرازی ئەو نوع پشیلانن کە ڕەچەڵێکیان ئەگەڕێتەوە بۆ ناوچەی شیراز لە ئێران. ئێرانیەکۆنەکان پێشتر زۆر گرنگێکی زۆریان بە پشیلە داوە و تەنانەت ئەگەر گەلێکیان ڕەچەڵێکێک دژمناتیان هەبوو بێ لەگەڵ ئێرانیەکان پشیلەیان زدی ئەوان بەکارهێناوە لەبەرەوەی ئێرانیەکان دڵیان نەهاتۆ بە هیچ نوعێک عەزێتی پشیلەکان بن. ئەم پشیلانە تەمەنیان تقریبی بۆ 18 ساڵ ئەژین. مرۆڤ هەر لە کۆنەوە ڕایان هێناون کە لەگەڵ خۆیانە بژین کە بایۆلۆجیەکی زۆر ناسکیان هەیە، جسمێکی زۆر ناسکیان هەیە کەوا دروست نەکراون وە پەروەردە نەکراون وان نەژێنراون کە بتوانن لە دەرەوە بژین. مرۆڤ هەر لە کۆنەوە ڕایان هێناون کە لەگەڵ خۆیانە بژین و لە ماڵەوە بەخێوکرێن و شێوازی خواردنیان تقریبا نەکو هەموو پشیلەکانی تر خواردنی تەڕوو خواردنی وشکیشمان هەیە، بەڵام لە ئەکەونە سەر و تەمەنی 7 ساڵەوە زیاتر خواردنی تەڕیان بۆ بەکارەهێنرێت لەبەرەوەی تەمەنیان ئەچێتە تەمەنەوە پیرترە بن. پشیلەی شیرازی وەکو هەر پشیلەیەکتریان هەر وەک گیاندارێکی تر لە ماڵە ئەرک و پێداویستی خۆی هەیە. بێگومان مەصرفی خۆی هەیە، خواردنی خۆی هەیە، پێویستی بە لیتەربۆکسی خۆی هەیە. ئێمە پێویستەکە ڕۆژانە 2 بۆ 3 جار خواردن بین بە پشیلە شیرازەکانمان و لیتەربۆکسی تایبەت بە خۆیان بۆ دانێن و ڕۆژانە 24 ساعت جارێک پاکیان کەین و بێگومان لە سەرەتا هێنانیانەوە بۆ لای خۆمان پێویستەکە کوتانیان بۆ بکەین و هەموو جۆرە ڤاکسین و قەترەی دژەکرم و دژە مشەخۆرەکانیان بۆ بکەین. بەم جۆرە ئێمە هەم پارێزگاری لە خاوەن ئاژەڵەکان هەم پارێزگاری لە ئاژەڵەکان خۆیان ئەەکەین و بەم شێوازە تەندروسترە ژین و زەرەریان نابێ بۆ چواردەوریان هەم بۆ خۆیان. پشیلەی شیرازی وەک هەموو پشیلەیەکی تر و هەموو گیان لەبەرێکی تر لە ماڵە پێویستی بە کات بەسەربردن و یاریکردن هەیە و ئەم پشیلانە لە چاو پشیلەکانی تر فەقیرترن و پێویستیان بە یاریکردن لەگەڵیان و بۆ شتە زۆر مرتاحن. ئەگەر بکرێت پشیلەکە ئیهمال بکرێت یان کاتی لەگەڵ بەسەر نەبرێت ئەم پشیلەیە تووشی نەخۆشی نەفسێ بێت و لێ ئەبێ بە کەئابە و ئیتر مودەیەکی زۆر پێچێت تا یەتەوە سەرخۆی. بۆیە تا ئەتوانن ئەگەر پشیلەی شیرازیتان هەیە لە ماڵەوە کاتی لەگەڵ بەسەربەر و یاری لەگەڵ بکەن و ئەم پشیلە شیرازیانە بە هیچ شێوازە حەزیان لە جێگەڕکێنی و حەزیان لێ نییە شوێنەکانیان بگۆڕێ زوو. بۆیە تواتانی شوێنێکی تایبەت بە خۆی بۆ دروستکە لە ماڵەوە بۆی کاتی خۆی لێ بەسەر بێت.